بەوەی ژاراویبوونی 150 کەسەوە ڕێستۆرانێک بۆ هەتاهەتایی لە دهۆک داخرا. لایەکی تریشەوە دوو شەقامی سەرەکی لە سنووری سلێمانی کامێرای خاڵ بۆ خاڵی بۆ دانراوە لە سبەینەوە دەکەونە کارمان و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. کابرا ویستوێتی لەگەڵ ماڵ و منداڵ و میوانەکانی بچێتە دەرەوە و لە ڕێستۆرانتێک نانێک بخوات، نەیزانی ئەو نان خواردنە دەبێت بە ژەهر و ڕەوانەی نەخۆشخانەیان دەکات. ئەمەی ڕووی داوە باس لەوە دەکات کە زیاتر لە 150 کەس بەهۆی ناخواردن لە چێشخانەیەک تووشی ژەهراوی بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون. پایامنێری 964 بۆ سۆراغی ئەو بابەتە چۆتە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی ئازادی دهۆک و لە حاڵی نەخۆشانی پرسی بوو. بەڵام چی دەبینێت 150 کەس خوێندراون، هەیە تووشی سکچون بووە و هەیە ڕشانەوە و زۆر بەشیان تووشی هەردووکیان بوون. ئەو ڕووداوە ئاسایی تێنەپەڕی، بەهۆیەوە خواردنگەکە بۆ هەتاهەتایی داخرا. دانانی کامێرای تیژڕەوی و خاڵ بۆ خاڵ لە هەرێم و شەقامەکانی بووە بە ئەمری واقع و کەس لێی دەرناچێتەوە. تا ئەم هەفتەیە کامێرەکانی تۆمارکردنی تیژڕەوی لە ڕێگاکانی نێوان سلێمانی تاسوژلە و سلێمانی وارماوە دەکەونە کار و بەپێی ئەو خێرانەی کە لە هێماکانیان چۆدانراون خێرایی ئۆتۆمبیل تۆمار دەکەن. ئەمڕۆ هاتچۆی سلێمانی ڕایگەیان لە کاتژمێر دەی بەیانی ڕۆژی 28 2025ەوە کامێرەکانی ڕێگەی نێوان سلێمانی تاسلوجا بە سیستەمی 1 پۆینت و کامێرەکانی نێوان سلێمانی وارماوە با سیستەمی پۆینت تو پۆینت دەکەونە کار. ماوەی لێبوردن لە کامێرەکانی خێرایی بۆ ئۆتۆمبیلی بچووک 5 کیلۆمەترە، واتە ئەگەر خێرایی لە ڕێگەیەک 6 کیلۆمەتر بێت نابێت لە 65 کیلۆمەتر خێرایی لێ بخڕی و ماوەی لێبوردون بۆ بارهەڵگر 3 کیلۆمەترە. فشار و ناڕزایەتی شارە زوریەکان جێی خۆی گرت و چیتر لە نەخۆشخانەی شەید ڕەوبەک سیستەمی نیمچە تایبەت بۆ نەشتەرگەری پەیڕەو ناکرێت. مانگێک لەمەوبەر نەخۆشخانەکە سیستەمی نیمچە تایبەتیان بۆ نەشتەرگەری لە نەخۆشخانەکە دانا، بەڵام خەڵکی سنوورەکە ناڕازی بوون و ڕەتیان کردەوە. ئەوەش بووە هۆیەوەی سیستەمەکە ڕابگیرێت. بۆ دڵنیاییش لەسەر ئەو بابەتە دکتۆر شڤان کوردە بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی شەید ڕەوبەک بە 964 وت لەمە دوای هیچ بڕەپارەیەک لە هاوڵاتیان وەرناگیرێت، هەر ئەوەش ناو ئەوانەشی لەو ماوەیە بۆ نەشتەرگەری پارەیان لێ وەرگیراوە پێیان دەدرێتەوە. لامڕۆ گەشتەکانی عومرە با ڕێگای ئاسمانی دەست پێ دەکەنەوە. بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی کوردستان دەڵێت مافی عومرەکار و دواکەوتنی گەشتەکانیان بەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە هێڵی سوورە. نزیکەی هەفتەیەک بوو بە هۆی گیرخواردنی ژمارەیەکە نیشتمانی لە سعودیە. گەشتەکانی عومرە بە ڕێگای ئاسمانی ڕاگیرابوون. حکوومەتی هەرێمیش بریکارەکانی هێڵی ئاسمانی عێراقی تۆمەتبار دەکرد. بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان وا دەڵێت دەبێت کۆمپانیاکان بەرپرسیارەتی دواکەوتنی گەشتەکان هەڵبگرن، بەڵێن نامە پڕ بکەنەوە کە هەموو عومرەکاران لە کاتی خۆیاندا ببن و بیگەڕێنەوە بە پێچوانەوە ڕوبەڕووی لێپێچینەوەی یاسایی و کارگێڕی و داراییش دەبنەوە. سەرنجتان ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە هەواڵێکی دڵخۆشکەرە بە نسبەت خەڵکی پێنجێنەوە. ئەوە بە خۆتان دەزانن لە پێنجێن کێڵگەیەکی هێجگار زۆری مین لە سنوورەکە هەیە. بەردەوام تیمەکانی مین هەڵگرتنەوە سەرقاڵی هەڵگرتنەوەی ئەو مینانەوە ناو بە ناویش دەنگی تەقینەوەی گەورە بیسترێ کە هەرو تیمانن ئەو مینانە لە ناو دەبن. محەممەد ئیبراهیم سەرۆکی تیمی مینلابەری دەستی لا پێنجێن بە 964 وت ئەمڕۆ دوو کێڵگەی گەورەیان ڕادستی خاوەنەکانیان کردەوە کە لە ڕابردوودا و بە ئێستاشەوە مینەکانیان لێ پاک کردوونەتەوە. ڕوبەری کێڵگەکە 76,512 مەتر دووجا بووە کە بە تەواوەتی لە مین پاکراوەتەوە، ڕادستی خاوەنەکەی کراوەتەوە و ئەو بەڕێوبەرە دەڵێت خوا دایناوە ئێستا لەو زەویا کاری کشتتوکاڵی بکرێت و بەروبوومی کشتتوکاڵی لێ بەرهەم بهێنرێت و دەڵێت بەردەوام دەبین لە پاکردنەوەی سنوورەکە لە مین. تاوەکو ئێستاش یعنی نزیکەی 1000 پارچە مین و تەقەمەنی لە سنووری پێنجێن کۆکراوەتەوە، تەنها لەو کێڵگانش 700 مین و پاشماوەی جەنگی دەرهێنراون و زەویەکە بە تەواوەتی پاکراوەتەوە و ڕادستی خاوەنی کراوەتەوە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.